بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی حەفتەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. بەڕێزان و خۆشەویستان، لێرەوە لێمان پچڕا لە ئەڵقەی شەشەمەوە کە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام سەبارەت بە ژیانی مەککەی باسمان کرد لە ڕوبەڕووبوونەوەی لەگەر قوڕەیش و دارودەستەکانیان چۆنی هەڵسوکەوت کرد کە ئەوەش لە ژیانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان دەبێتە بەڵگا ئێمەش چۆن هەڵسوکەوت بکەین لە شوێنێک کە وەکو مەککەی سەردەمی ئەبوو جەهل بێ. جا بەڕاشکاوانە ئەوەمان دەرخست کە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام بانگەوازی خەڵکەکەی دەکرد بەرەو تەوحید و خوا بەیەکگرتن لە بانگەوازیەکی ئاشکرادا بۆ گشتی خەڵکی ولو لاشەوە لە ماری ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەم و لە ماڵەکان و شوێنەکانی تر بە تایبەت خەڵکی پێدەگەیاند لەسەر عەقیدە و بیر و بڕوا ئەوانەی بووبوونە مسلمان سەبر و ئارامی پێدەبەخشین ورەی بەرز دەکردنەوە و باسیەوەی بۆیان دەکرد ڕۆژێک دادێ سەر دەکەون و زاڵ دەبن بەڵام دەبی ئارام بگرن لەسەر ئەشکەنجە و ئازار و زەحمەتیەکان و ئیمانیان پتەوبی و جێگیر بن و نەدۆڕێن. جا لە پاشان قوڕەیشیەکان کەوا بینیان پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژ بە ڕۆژ ئەوانەی شوێنی دەکەون زیاد دەبی، لەوانە حەمزەی پاڵەوانی مامیشی وەکو لە ئەڵقەی ڕابردوودا لە کۆتاییەکەی دەرمان خست بووە مسلمان و عومەری کوڕی خەتابیش ڕەزا و ڕەحمەتی خوای لە هەمویان بی بووە مسلمان. ئەو کاتەی هاتن چەند پێشنیارێکیان کرد بۆ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە بەڵگەی حاشا هەڵنەگر و ڕاشکاوانەی لێوەردەگیرێ سەبارەت بەو سەردەمەی ئێمە چوونە ناو هەڵبژاردن و ئەو پرۆسەی و دەسەڵات وەرگرتن لە کەسانێکی کەوا لەسەر ڕێبازی خوا و پێغەمبەری پێشەوانە بن عەلەیهی سەڵات وەسەلام لایەن دابی و گومڕابوو بن و مەنهەج و پرۆگرامەکەیان مەنهەج و پرۆگرامێکی کوفری و شرکی بی. جا یەک لە جارەکان وەکو لە سیرەی هاتووە کە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەچێتە نێو مزگەوتێ و بەتەنها دەبێ واتە ڕووە و کەعبە و لە حەرەمی مەککەیدا و لە حەرەمی کەعبەیدا بۆ نوێژ خوێندن. لەو لاشەوە باوکی وەلید کە عوتبەی ناو بووە لەگەر قوڕەیشیەکان دانیشتیە و لە کۆبوونەوەدایە پێی گوتن و بۆی پێشنیار کردن بۆچی نەچێ بۆ لای پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام چەند قسەیەکی لەگەر بکە بەڵکو هەندێکی لێوەربگرێ. کە عوتبە کەسێکی ناوداری و قسەزانی و سیاسەت مەداری ئەو کاتی بووە و دەمڕاست بووە بۆ تیرەیەک لە تیرەکانی نێو قوڕەیشیەکان و گەورە بووە لە ناوگەل و هۆز و تیرەکەی خۆیدا و بەڕێزەوە تەمەشایان دەکرد و قسەزانیش بووە. کاتێک کەوا ئەوە ئیبن ئەبی شەیبە و ئەبوو یەعلا و حاکم و بەیهەقی لە دەلائیل و ئەبوو نوعەیم لە دەلائیلی جێڕایتیانەوە کە حاکم بە سەحیحی داناوە و ئیمامی ذەهەبیش لەگەری ڕێک کەوتووە و دەفەرمێ ڕاستە بەگشتی زانایانی مێژونووس و ئەوانەی سیرەیان نووسیتەوە دەڵێن ئەو ڕیوایەت و جێرانەوە حەسەنە و قەبوڵە و وەردەگیرێ وەکو دکتۆر ئیبراهیم العەلی بە ژمارە 8 لە سەحیح السیرەکەیدا هێناوێتیەوە و بە حەسەن سەنەدەکە و مەتنەکەی ئەو جێرانەوەی داناوە. کە جابر بۆمان دەجێرتەوە دەڵێ جابری کوڕی عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی دەفەرمێ اجتمعت قريش يوما فقالوا انظروا أعلمكم بالسحر والكهانة والشعر فليأت هذا الرجل الذي قد فرق جماعتنا وشتت شملنا وعاب ديننا فليكلمه ولينظر ماذا يرد عليه. فقالوا ما نعلم أحدا غير عتبة بن ربيعة كباوشي وليد بو. دەڵێ قوڕەیشیەکان ڕۆژێک کۆبوونەوە گوتیان بڕوانن چێ لە ئێوە زاناترە بە سحر و جادوو
وبفالشياتي وبشعر هون راوا بابتلاي أو بياوك محمد عليه الصلاة والسلام بروان نتمشاب كان أو كومالي إيمي برتوازة كردوا أو هيزو تواناي إيمي كم كردوا توا وديني إيمي عيبدار كردوا باقسي لقرب كابزانتو لامي چي دبي برامبري تاكو بزانين چي دوي لإيما دیارە بەیەک دەنجی دەڵێ قوڕەیشیەکان گوتیان ئێمە کەسێکی وا ناناسین جگە لە عوتبەی کوڕی ڕەبیعە کە ئەو سیفەت و ئاوەڵ ناوانەی لێبێتە جێ و بینێرین و ڕەوانەی بکەین. ئیبن ئیسحاقیش لە ڕیوایەت و جێڕانەوەیەکی تر بەو شێوازەی جێڕایەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێک بە تەنها لە نێو مزگەوت بوو، عوتبەش کە گەورە بوو لە نێو تیرەکەی خۆی لە نادی دانیشت بوو لە پەرلەمانەکەیان و ڕایان دەگۆڕیەوە لەگەر خەڵکەکەی، ئەویش کە پێغەمبەری بینی عەلەیهی سەڵات وەسەلام تەنها چووە مزگەوت، ئەو پێشنیارەی کرد گوتی بۆ نەچمە لای موحەممەدی عەلەیهی سەڵات وەسەلام قسەی لەگەڵ بکەم و هەندێک شتی پێ بڕێم بەڵکو هەندێکیانمان لێ وەربگرێت، جا چی بوێت بەڵکو پێی بدەین تاوەکو وازمان لێ بهێنێت. ئەوە لەو کاتەی بوو کە ئیمامی حەمزە گوتمان رضي الله عنه تازبوا ومسلمان قريشيكان ترسيان لينشت بو كاتك كوا ريغان بعتبيدا وعتبهات لاي پیغمبري پیشوا عليه الصلاة والسلام وپيغوت اي برازم اي كري برام تو دزاني ريزو بلوبايت هي لنو عشيرتكت ابن مالو نجادكت وتو بو خوشت سنجين بريزي جيغات هي لنێو عشیرەتەکەت و بەڕێز تەمەشا دەکرای، تۆ شتێکی گەورەت بۆ گەلەکەت هێناوە، ئەوە کۆمەڵبوونەی هەیان بوو یەکدەنجیەکەیان تۆ پەرتەوازەت کردن، خەونەکانیانت پوچەڵ کردوتەوە، ئاین و پەرستراوەکانی وانت عیبدار کردووە، باوکو باپیرەکانی وانت کافر کردووە، هەندێک شت و کارت پێشکەش دەکەم و پێشنیارم هەیە ئەگەر تێبڕوانی هەندێکیانم لێوەر بگریت. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لە وەڵامیدا فەرمووی قل یا ئەبە الوەلید ئەسمەعو، دەی تۆ بیانڕێ ئەی باوکی وەلید منیش گوێبیست دەبم. عوتبە گوتی ئەی برازام ئەی کوڕی برام، ئەگەر بەو کارەتەوە دەتهەوێت پارە و سامانت دەستکەوێت لە سامانەکانمان ئەوەندەت پێدەدەین تەعک و پارە و سامانت لە هەموومان زیاتر بێت، و ئەگەر پلە و پایە و شکۆداریشت پێیەوە دەوێت ئەوە دەتکەینە پلەداری خۆمان، هیچ کارێک بەبێی تۆ یەکلا ناکەینەوە و نابڕێنینەوە. ئەگەر دەتەوێت بتکەینە پاشا و سەرۆکی خۆمان ئەوە دەتکەینە سەرۆک و پاشای خۆمان، و ئەگەر جنۆکەت توش بووە و کارەکەت دەرونیە ناتوانی لە خۆتی دوور بکەیتەوە و ڕەتی بکەیتەوە، پارە سەرف دەکەین و پزیشکت بۆ دەخوازین و دابین دەکەین. و ئەگەر حەزت بە ژنە ئەو ژنەی لە قوڕەیشیەکان دەتەوێت دەستنیشانی بکە بابیکەینە هاوسەرت و پێت بدەین. لە دوای ئەوەی باوکی وەلید لە پێشنیارەکانی بۆوە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموو ئەفەرەغتە یا ئەبە الوەلید، واتە بەتاڵ و تەواو بووی لە قسەکانت ئەی باوکی وەلید؟ ئەویش گوتی بەڵێ. پێغەمبەری پێشەواش عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی گوێم لێ بگرە کە سەرەتای سوورەتی فوسیلەتی بۆ خوێندەوە، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عوتبەش گوێی بۆ گرتبوو، ئەوە بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی حامیم تەنزیل من الرحمن الرحیم كتاب فصلت آياته قرآنا عربيا لقوم يعلمون بشيرا ونذيرا فأعرض أكثرهم فهم لا يسمعون وقالوا قلوبنا في أكنة مما تدعونا إليه وفي آذاننا وقر ومن بيننا وبينك حجاب فاعمل إننا عاملون قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فاستقيموا إليه واستغفروه وويل للمشركين الذين لا يأتون الزكاة وهم بالآخرة هم كافرون
إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم أجر غير ممنون قل أئنكم لتكفرون بالذي خلق الأرض في يومين وتجعلون له أندادا ذلك رب العالمين وجعل فيها رواسي من فوقها وبارك فيها وقدر فيها أقواتها في 4 أيام سواء للسائلين ثم استوى إلى السماء وهي دخان فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين فقضاهن 7 سماوات في يومين وأوحى في كل سماء أمرها وزينا السماء الدنيا بمصابيح وحفظا ذلك تقدير العزيز العليم فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود. پێغەمبەری پێشەوە عليه الصلاة والسلام ئەو 13 ئاەتەی خوێندەوە بەسەر باوکی وەلیدیەوە و بەسەر عوتبەی کوڕی ڕەبیعە کاتێک کەوا عوتبە گوێبیستی بوو ئەوە بوو پێغەمبەر عليه الصلاة والسلام پێی فەرموو قد سمعت أبا الوليد ما سمعت فأنت وذاك ئەوەی گوێبیستی بووی لە منەوە گوێبیستی بووی تۆ ئەوە واتە هیچ وڵامی ترم نییە جگەلەوە. عوتبە هەڵساگەڕایەوە بۆ لای هاوڕێکانی و هەندێکیان بە هەندێکیان دەگوت لە دوور ڕاکە عوتبەیان دیت بەرەو لایوان دەچۆوە گوتیان نحلف بالله لقد جاءكم أبو الوليد بغير الوجه الذي ذهبت به. سوێن دەخۆین بەخوا بەو ڕوەی لە لای ئێمە ڕۆیشت باوکی وەلید بەجگە لەو ڕوە گەڕایەوە بۆ لامان کە گەیشتەوە لایەن و پێیان گوت چیت کرد و چیت ئەنجامدا ئەی باوکی وەلید؟ گوتی ئەوەم لە دواوەیە من قسەیەکم بیست سوێن بەخوا نمونەیەکم نەبیستوە لەو قسانە نەجاد و سحر بوو نەشعر و هۆنراوە بوو نەکەهانە و فاڵچیایەتی بوو. ئەی گەلی قوڕەیش گوێڕایە لەم بن بۆ منی جێبهێلن لەو پیاوە و ئەوەی تێیدایە بگەڕێن و لێی دوور بکەونەوە. سوێن بەخوا ئەو قسانەی لێم بیست هەواڵ و نەبەئی پێوە بوو. نەبەء لە زمانی عەرەبیدا واتە ئەو شتانەی کە هەواڵی شتی لە خۆ گەورە دەگرن و شتەکان دادێن و ڕوو دەدەن. ئەگەر عەرەب بەگشتی تووشی بوون ئەوە بەجگە لە ئێوە بەسیەتی، ئەگەر زاڵیش بوو بەسەر عەرەبەکان ئەوە دەسەڵاتەکەی دەسەڵاتی ئێوەیە، شکۆمەندی و عیززەتەکەی عیززەت و شکۆمەندیە بۆ ئێوە. ئێوە بەختەوەرترین خەڵکی دەبن پێیەوە. گوتیان سەحەرەکە والله یا ئەبا الولید، ئەوە سحر و جادووی لە توێش کرد ئەی باوکی وەلید؟ عوتبەش پێی گوتن هذا ڕەئی فەصنەعوا ما بەدا لەکم، ئەوە ڕاوبۆچوونی منە، ئێوەش چیتان دەوێت ئەوی بکەن و ئەنجامی بدەن. جاوە لە تەفسیری ئیبن کەثیریش هاتیتەوە ڕیوایەتەکان و جێراونەوەکان. جا ئەوەی لێرە گرنگ و مهمە بەڕێزان و خۆشەویستان، ئەوەی لەو سەرگوزشتە و چەند ئاەتانە بۆمان دەردەکەوێت ئەوەیە کەوا باوکی وەلید خاڵی یەکەم پێشنیاری کرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەنها وازیان لێ بهێنێت، چیتر قسە بە بت و سەنەمەکان و پەرستراوەکانیان نەڵێت، باب و باپیرەکانیان کافر نەکا بە ئاشکرا لە نێو خەڵکی. لە بەرامبەر ئەوەدا ئەگەر ئەوەی بیەوێت پێی دەدەن و یەکەم ستەیکەنە سەرۆکی خۆیان بە تەعین و دامەزراندن بە مسۆگەری، نەوەک چوونە ناو پرۆسەیەکی کە ئەنجامەکەی دیار نییە و هەڵبژاردنێک بی. و خاڵی دووەم لە کۆتایی ڕایەکان بۆ لای ئەو دەگەڕێنەوە و ئەو بڕیاریان بۆ دەدات، واتە دەیکەنە مەرجەع و بۆ لاگەڕاوە و سەرۆکی پەرلەمان. جا ئەو دوو خاڵانە کە لێرەوە مەبەستی ئێمەیە و پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ڕازی بە لە ڕواڵەتەوە بەرژەوەندی و چاچی زۆری ئیسلام و بانگەوازی و مسلمانانی تێدا بوو، خۆ دەیتوانی بە ئومێدی زاڵبوون بەسەریان و چەسپاندنی شەریعەتی خوا بە پلە پلەیی و قۆناغکاری بچووبایە ناو پرۆسەکە و بە دەنجیانەوە چووبە. بەڵام بۆمان دەرکەوت لە خوێندنەوەی ئاەتەکان ئەگەر ڕاوە و تەفسیریان بکەین ئەو خاڵانەمان بۆ دەردەکەوێت کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەتی کردنەوە و ئەوانی نەویست.
بابین سەرەتا ئاەتەکان ڕاوە و تەفسیر بکەین زۆر بە کورتی و پوختی. ئەو جار دەچین چەند خاڵێکی لێدەردەینین ئەوە دەبێتە وەڵام بۆ ئەو کەسانەی کەوا بەشداری دەکەن لە پرۆسەی هەڵبژاردن و پڕوپاگندە و چوونە نێو پەرلەمان کە دەڵێن ئێمە مەبەستمان گەڕانەوەی شەریعەتی ئیسلامە و یان مەبەستمان ئەوەیە ڕێبازەکەی پێغەمبەری پەیڕەو بکەین عەلەیهی سەڵات وەسەلام کاوە دەبێتە بەڵگە لەسەریان. خوای پەروەردیگار ئاەتەکانمان بۆتان خوێندەوە. سەرەتا دەفەرموێ حامیم، جاخوا چاکتر دەزانێ مەبەستی چییە لەو پیتانەی سەرەتای سوورەتەکان. لە پاشان خوای تەعالە فەرمووی تەنزیل من الرحمن الرحیم، واتە قورئان لە خوای خاوەن بەزەی فرەوان و گەیەنەر بۆ بەزەی یەکەی دابەزیوە. لە پاشان خوا فەرمووی کتاب فصلت آیاته قورئانا عربيا لقوم يعلمون، قورئان پەرتوکێکە ئاەتەکانی ڕۆن و ئاشکرانە و درێژن و بێژەکانی ڕەوانن. ئەو ڕۆن و ئاشکرایەش تەنها زانایانی ڕووچوو لە زانست دەیزانن و تێیدەگەن. و کەواتە وڵامەکانی پێغەمبەری وابوو عەلەیهی سەڵات وەسەلام قورئان لە خوایەوە دابەزیە و دەبی ئەو پەیڕەو بکرێ و هەموو شتێکی تێدایە و ڕۆنکردنەوەی بۆ هەموو شتەکان هەیە، نەک دەستورەکان و یاسایەکانی دەستکرد و قورئان وازی لێ بهێندرێ و ئەوان تەمەشا بکرێ و بهێندرێتە کایەوە. لە پاشان خوای پەروەردیگار فەرمووی بشيرا ونذيرا فأعرض أكثرهم فهم لا يسمعون، قرآن مجددري ترسينرا بلام زوربي كافراني قريش پشتیان تێکردووە و گوێی بۆ ناگرن و لێی تێناگەن. لە پاشان خوا فەرمووی وقالوا قلوبنا في أكنة مما تدعونا إليه وفي آذاننا وقر ومن بيننا وبينك حجاب فاعمل إننا عاملون. خواهی پەروەردیگار دەڵێ قڕەیشیەکان گوتیان دڵەکانمان پێچراوە، گوێچکەکانمان مزی تێدایە و تێکراوە، لەوەی بۆمانت هێناوە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، بانگەوازیمان دەکەیت بۆی ئەوەی بانگەوازیمان بۆی دەکەی، ئێمە گوێمان لێ نییە و واتە مسمان لە جێیدایە و گوێ پێنادەین و لە پاشان دڵمان پێچراوەیە وەری ناگرین و لە نێوان ئێمە و ئێوە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پەردە هەیە، تۆ بە ڕێگای خۆت بڕۆ و کار بکە، ئێمەش بە ڕێگای خۆمان دەڕۆین و کار دەکەین. جا لە پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بینی قوڕەیشیەکان وای پێ دەڵێن، خوای پەروەردیگار لە ئاەتەکەی فەرمووی پێیان بڵێ إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد، منیش تەنها مرۆڤێکم لە مرۆڤەکان وەکو ئێوە، تەنها وحیم بۆ هاتووە لە لای خوای پەروەردیگار، بەڕاستی پەرستراوتانە و پەرستراوێکی یەک و تەنیایە، ڕاست و ڕێک بن بۆ لای ئەو، تەنها ئەو بپەرستن و بەو شێوازەی فەرمانی پێتان کردووە، داوای لێبوردنیشی لێ بکەن لە ڕابردووتان لە ناوچوون بۆ هاوبەش بڕیار دەرانە. کەواتە من بۆم نییە لا بدەم لە وەحیەکەی خوای پەروەردیگار و بێمە سەر ڕێباز و ئەو خاڵ و پێشنیارانەی ئێوە کە دەیکەن بۆ من لا بدەم لە فەرمانی خوای پەروەردیگار ڕێگام پێ نەدراوە و ناشتوانم تەنها من مرۆڤێکم جێبەجێکاری فەرمانەکانی خوای پەروەردیگارم. لە پاشان خوای تەعالە فەرمووی الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون، بەڕاستی ئەوانەی بڕوایان هێناوە و ئەوانەی کەوا زەکاتی ماڵی خوای پەروەردیگار نادەن و ئەوان بێبڕوان و کافرن بە قیامەت و بە زەکات و بە خوای پەروەردیگار. زەکات لێرە مەبەست لێی یان چاکە و خێر و خۆپاکردنەوەکانە، یان چاکە و خێر و سەدەقەیە، یان زەکاتی واجبی ماڵی خوای پەروەردیگارە. اختلاف و جیاوازی لە نێوان توێژەرەوانی قورئان هەیە. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم أجر غير ممنون، جا بزانن بەڕاستی ئەوانەی بڕوایان هێناوە و کار و کردەوەی چاکیان کردووە، پاداشتی بێ پچران و بێمنەتکردن بەسەریانەوە دەدرێنەوە و بۆیان هەیە. ئەو جار خوای پەروەردیگار دەفەرمێ قل أئنكم لتكفرون بالذي خلق الأرض في يومين وتجعلون له أندادا ذلك رب العالمين. ئێوەن ئەی قوڕەیشیەکان و کافرەکان کەوا کافر بووینە بە خوای پەروەردیگار بەو ئەڵڵای کەوا زەوی بەدی هێناوە لە دوو ڕۆژاندا،
ئێوە هاوێنەی بۆ بڕیار دەدەن ئەوەیە پەروەردیگاری جیهانیان وجعل فيها رواسي من فوقها وبارك فيها وقدر فيها أقواتها في 4 أيام سواء للسائلين جاء بچوار روشي ريكو تواو دو روش بو بديهناني زويو ولا باشان دو روشيش بو رزق روزي كانوا أواني كوا تيدا پیدا دەبیتن و پەیدای دەکا خوای پەروەردیگار ئەوانەی کە داوای دەکەن و پێویستیانە و لە بەدیهێنراوەکان بۆیان دابین دەکا خوای پەروەردیگار ئەوانەی بەدیهێنا و خوای پەروەردیگار داینا و پیت و بەرەکەتی تێخست و ثم استوى إلى السماء وهي دخان فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين خواهي پروردگار أو جا برز بو برو آسمان كوا دوكلا ودوكل بو أو جار فرموي بزويو وبآسمان ئێوە وەرن گوێڕایەل بن بۆ فەرمانەکانم و جێبەجێی بکەن بە خۆشی خۆتان یان بە ناخۆشی ئەوانیش گوتیان ئێمە ئەی خوای پەروەردیگارمان گوێڕایەلین بۆ فەرمانەکانت بە خۆشی و ملکەچین بۆی واتە زەوی و ئاسمان ملکەچە بۆ خوای پەروەردیگار ئێوە ئەی قوڕەیشیەکان و مرۆڤەکان دەبی ملکەچ بن بۆ ئەو خوای پەروەردیگارە و لە ڕێبازی ئەولانەدەن فقضاهن 7 سماوات في يومين وأوحى في كل سماء أمرها وزينا السماء الدنيا بمصابيح وحفظا ذلك تقدير العزيز العليم خواهي پروردگار آسمان كاني كرده 7 طبقي آسمان لدو روجيدا بديهنان ووحي ونقاو فرماني نات بۆ هەر ئاسمانێک کاروبارەکانیان ڕێک بێ و ڕێکچی بخەن و ئاسمانی دنیای کردە زینەت و ڕازانەوە بۆ دنیای بەو ئەستێرانەی تێیدا و کە تێیدا دەبریسکێنەوە و دەیان پارێزی خوای پەروەردیگار ئەوەیە ئەندازەکردن و ڕێک و پێچی خوایەکی زاڵی زانا و بەدەسەڵات فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود خۆ ئەگەر پشتیان کرد و فەرمانەکانیان جێبەجێ نەکرد لایەن نەدا لەو ڕێبازە کوفری و شرکیەی خۆیان و بێن ڕێبازی خوابەیەکگرتن و دووربوون لە شرک و هاوبەشی بگرنە بەر ئەوە پێیان بڵێ ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام من ئێوەم ترساند و دەشتان ترسێنم بە سزایەکی وەکو سزای قەومی عاد كوا قومي هود پیغمبری بو عليه الصلاة والسلام كتفرتو نابونو لناوچون وقومي صالح پیغمبریش كوا ثمود بو لناوم بردن كوا تكورتي قسان برزان وخوشويستان او من بو بديار دكويتن پیغمبری پیشوا عليه الصلاة والسلام نتوى سراو بوچونكاني قريش و كافر و مشرككان بلكو آواي ولامدانوو وپشتی تێکردن ئەوە مان بۆ بەدیار دەکەوی خاڵی یەکەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئایەتەکانی قورئانی وەڵامی ئەوانی داوە کە باشترین قسە و گۆتنە وەڵامی کافرانی پێ بدرێتەوە لە پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خاڵی دووەم ئەوەی پێگەیاندن کەوا بەرنامەکەی ئەو بەرنامەی خوای پەروەردیگارە و نابی و بۆ کەس نەهاتیە کەوا لێیلا بدات و ئەویش بۆی نییە کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام لێیلا بدا و دەبێ پەیڕەوی لێ بکات و خاڵی سێیەم بەرنامەی خوا کە بریتیە لە قورئانەکەی زۆر ڕۆن و ئاشکرایە و هەموو شتێکی تێدایە و گشتگیرە و هەمەلایەنە و لە لای خوایەکی بەدیهێنەری بە بەزەیی زاڵ و خاوەن ناز و نیعمەتەکان بەسەر بەندەکانیەوە دابەزیوە لەبەروەیە دەبی پەیڕەوی لێ بکرێ و ئەو چاکترین دەستور و یاسایە نەک بچینە سەر یاسا و دەستورێکی مرۆڤ کرد لە پاشان ئەوەی لێوەردەگیرێ خاڵی چوارم ئەوەی پەیڕەوی لێ بکات لە بەندەکانی خوا و بڕوادار بێ پێیەوە ئەوە پاداش دەکرێتن و قازانجیەتی هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژدا ئەگەر پشتی تێ بکاتن و پێی کافر بێت پەنا بەخوای پەروەردیگار ئەوە زەرەر دەکا و لەناو دەچێ و ژیانی دنیاشی خۆش نابێ و لە قیامەتیش سزا دەدرێت و خاڵی پێنجەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەربیریشی لە قسە و پێشنیارەکانی باوکی وەلیدی نەکردەوە لەگەڵ ئەوەیدا تەماعی دووسەرەی تێدا بوو بۆ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام خاڵی یەکەم و سەری یەکەم
تاچی و کەسیەتی تەماعەکانی تاچی و کەسیەتی بریتی بوون لەوەی سامانی پێدەدەن دەوڵەمەندی دەکەن کچوژنی جوانی دەدەنێ کە بەدڕی خۆی بی و نیشانی باشترین پزیشکی دەدەن بۆ چارەسەری نەخۆشیەکەی ئەگەر نەخۆش بێ و تەماعی گشتی و کۆمەڵیشی تێدا بوو ئەویش بریتی بوو لەوەی دەیکەن بە سەرۆک ئەوە بە حسابی ئێستا و بیرکردنەوەکانی ئێستا بە ئەو کاتی مسلمانان و خۆشی و ئاینیش قازانجی دەکرد و یان دەیکەن بە سەرۆک پەرلەمان و ئەو ڕایەکان یەکلا بکاتەوە. جا خۆ ئەگەر مۆڵەت هەبا لە لای خوای پەروەردیگار و ڕێگای پێدرابە ئەو کار و ڕێ و شوێنانەی کەوا دەگرترێتە بەر ئەوڕۆ لە سیستەمی ئەلمانیەت و دیموکراسی و هەڵبژاردندا ئەوە لە ڕواڵەتیەوە ئەگەر تێبڕوانین بەرژەوەندی چاچی بۆ پێغەمبەر و صلی الله علیه وسلم هاوڵەکانی و بانگەوازی تێدا بوو. هەندێک ئازار و ئەشکەنجەیان ڕەنگە پێکەم دەبەوە و نەخشە بە نەخشە ڕێگاوە چووبانە ناو پرۆسەکە و قڕیشەکانیان ڕازی کردبا لەسەر چەند خاڵ و ڕێکەوتنێک و نزیک بووبانەوە لێیان ئەوەی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم درا بە دڵنیاییەوە لە هیچ مێژووێک بە هیچ کەس و لایەنێک نەدراوە و لەلایەن کەسایەتیەکانەوە کەواتە ئەوەی دەسەلمێنێت کە ئەو بابەتە ڕێگا و شوێنانە نادروستن و خوانایەوێت و پێیان ڕازی نییە و مەمۆڵەت نەدراوە و دژە بە ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو دابەزینەی داوا کرا لە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام زۆر کەمتر بووە لەوانەی داوا دەکرێت لەو کەس و لایەنانەی کە بەشدار دەبن لە هەڵبژاردن و پەرلەمانی ئەو سەردەما. ئەوەی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام تەنیا گوتیان باواز لە ئێمە بێنێت ئەویش بە پێغەمبەریان نەگوت عەلەیهی سەڵات وەسەلام لە نێو خۆیان گوتیان لەو پێناوەیدا دەچین پێی دەڵێن کە باوکی وەلید یان نارد و قسەی لەگەر پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوەی ئەو سەردەمەی ئێمە ئەو خاڵانەی هەموو جیاوازترە لە ئی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم پێش مسۆگەربوونی دەرچوون و سەرکەوتن دەبێ دان بنێن بە ئەلمانیەت و دیموکراسی و یاسا و خاڵەکانی کۆمۆسیۆنی هەڵبژاردن. دووەم دەبێت لە دوای مۆرکردن و واژووکردن لەسەر یاسا و خاڵەکان بەڵێن بدەن بە پابەندبوون پێیانەوە. سێەم دەبێت لە چوارچێوەی بازنە و یاساکانی دیموکراسی و پەرلەماندا بخولێنەوە نەوەک بە ڕێبازی خوا و ئاینەکەی بکەن و لەسەری بڕۆن. کەواتە ئەوەش بەڵگەیەکی تری ڕوون و حاشا هەڵنەگرە لەسەر حەرامی و قەدەغەیی بەشداری کردن لە پرۆسەی هەڵبژاردن و چوونە ناو پەرلەمان. لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نما لە ئەڵقەی ئەو جارش کۆتایی پێدەینین و دەڵێن وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.